بۆ وەبیرهێنانەوەی کۆشی دوایی باباشێخ کەسایەتی گەورەی ئیزدیەکان کارێکی هونەری بە شعری و گۆرانی بەنای بابێ ڕووناهێ بڵاو دەکرێتەوە. شێعرەکە لەلایەن عەزیز غەمجڤین نووسراوە و دەخوێندرێتەوە. هەروەها هونەرمەندان گارا سازگار، ئیبراهیم کیڤۆ بەشدارن. کاریگەرهێنانی بەرهەمەکەش لەلایەن زەکەریا عەفرین ئەنجامدراوە. کۆڵان و خەمایە بێ باوەرێ بێوەفایە دنیای دنیای های 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 دنیای های سلطان ئێزی بخوا پادشایە هەزار و یەک ناو لەخوا دانایە ناوێ مەزن هەر خودایە بابای ڕۆناهی ئەڤیناتە دلۆڤانی بوو